بەڵام خوای پەروەردگار دەفەرمێ مرۆڤ بەچی ڕزگاری دەبێ إلا المصلين إلا ئەوانە نەبێ کە ئەهلی نوێژن نوێژ هەر ئەوەندەی دەستنوێژت هەڵگرت و هاتی چوویەتە سەر ماڵ وتی الله ئەکبەر و وەختی سەلامت دایەوە گومانت هەیە دەبێت 4 ڕەکاتت کرد بێ 3 کرد بێ 5 کرد بێ نا خوای پەروەردگار باسی نوێژیشمان بۆ دەکات کام نوێژ خوێن الذين هم على صلاتهم دائمون ئەو کەسانی کە بەردەوام نوێژ دەکەن هیوا هەیە ناڕەحەتێکی هەیە کە نەخۆش دەکەوێت دەست دەکا بە نوێژکردن کە چاک بۆوانە وازی لێ دێنێ کاتێک کە هەژارە بەردەوام لە مزگەوت تا خەڵکمان بینیوە تا لە کاتی هەژاریدا بوو بەیانیان نیم سەعات شەو دەما لە مزگەوتا بوو ئێستا خوای پەروەردگار لاپەڕەکەی بۆ هەڵگێڕاوەتەوە تۆزە بوونی هەیە مەگەر جومعان بێتە مزگەوت مزگەوتەکە نابینێ بەداخەوە بەڵام ئەو نوێژ خوێنانەوانین الذين هم على صلاتهم دائمون بەردەوامن لەسەر نوێژەکانیان دڵیان لای نوێژەکەیە بەردەوام سەرما بێیان گەرما بێ شەو بێیان ڕۆژ بێ لە سەفەر بنیان لە ماڵەوە لە قوتابخانە و دەوام بنیان لە بازرگانی و کاردا بەردەوام نوێژەکەیان لەبیرە نوێژەکەیان لەبیرە ئەم نوێژە ڕەبتیان دەدا بە خوای پەروەردگارە و کۆمەڵە بەرهەمیان پێشکەش دەکا کەواتە ئەو نوێژەی کەوا خوای پەروەردگار لە مرۆڤی موسڵمانی دەوێ و ژیانی خۆش دەکا زۆر کەس بە ئێمە دەڵێ مامۆستا وەڵڵەهی من نوێژ دەکەم کەچی ژیانم زۆر ناڕەحەتە بەڕێزم وەرە لەم وتارەدا گوێ بگرە ئێمە وتارەکەمان لە بزانە خەلەلەکەی خۆت دەستنیشان بکە و لە کوێدا دەیبینیتەوە بزانە سەیری خۆت بکە ڕاستە نوێژ دەکەی بەڵام دڵنیا بێت لە یەکێک لەم سیفاتانەدا کەم و کوڕیت هەیە بۆیە نوێژەکە بەختەوەری نەکردووی یان تەرکە نوێژی یان ساردە نوێژی یان بەردەوامنی لە نوێژەکەتدا ئەوە خاڵی یەکەم بە خۆداچوونەوە بکە